يا ربي خواي بك بخاطري قوري خوش شفاي ودايكم دي خواي رحم بودايكم بكي خواي شفاي نخوشي مسلمان ام دي خواي بخاطري قرآني عظيم خواي شفاي ودايكم دي تو رحمي لي بكي تشاك بيتو باشی کاکە چیتە 20,000 بێتەوە بۆچی تە دەتۆ بمەرە سەتێ دەگەێن ئاخ ئەو جلو بەرگەی تو ئەو نەچۆتە سەر دڵم کاکە بۆ تۆزی خۆت ڕێک پێک ناکەیت تۆ خۆ بینیوەڵی چیت ئەی بۆ گەڕێک پێمەڵی لە هەموو کەسێ قۆستری ماشەڵا لەو قۆزیەوە ها بۆچی تە ئەوە ئەم شەو باوکم هاتە خەوم وتی ڕۆڵ ئێوە شعورتان نییە دووز لە حیتە ناتوان تۆزە سەر پێ بۆ دایکتان بکڕن ئەوە سەر و پێی پێکڕم دووکی پێی بۆ کڕم یەمەوە ئەرە کوڕم تۆ بە شەری ئەرێ سەر و پێچی بۆ خاتری خوا ئەوە لەوەیە ماوە سەر و پێ بخوا کورە کوڕی باوکمەوە دکتۆرتی بەس شوربای بدەنێ بڕۆ دەرگای بکەرەوە بڕۆ دەرگای بکەرەوە خیسە وەختی دەرگایە بڕێ بێت احتیمالە دکتۆرەکە بێ کوربا بە دکتۆری چی دکتۆر ئیزنی داوە دکتۆری چی دەبڕۆ بیکەرەوە ئەرێ بەس بڵێ زنیاوە دایکمێکی لە نایە دەبڕۆ بیکەرەوە قورد بە سەری عەبۆ ئەو دەرکێ دەنگ چینێ دەنگ وهاتم لۆ دەرێ سلام یاخوا بە خێر بێت دکتۆریان دایکم زۆر هیلاکە باش زوو فریاکە ئەم دکتۆر نیمە کاکە دکتۆر نیت نا دەبڕ خوا بداتێت چخوا بداتێت ڕاوەڕە خۆ دەڕۆژە کردیمە بەریە کورە کاکە خوا من دەڕۆژە کردیمە برا بەریە کورە لێ بقەو کورە بزانە تووشی شێتە چاتیمە لە ڕێی خوای کێشێتە کێشێتە زایتە مەوزوع کەڕوسەری زایتە مەوزوع کێشێتە سرم بابت شێتە ئەی بابە ڕۆ بەچێری شێتە بۆ واگەی شێت و شور با منەڵێ شێت کاکە داوای لێ بنەکەین فەرمۆرە ژوور بە خزمەتت بکەین کاکە زۆر سپاسان دەکەم بۆ خودای نییە ئەوە لێم قەومایە سیارەکەم نییە ئێمە عادەتمان وایە بە یەکێ بڵێن فەرمونەیەتە ژوورەوە هەر بە کەلەی بین ئەوە دەزانێت چێ بۆ خودای من وەختم نییە زۆر دەمێ عشقەکەی خۆم ببین ئای حەزی لە کەلەیە سلام علیکم کاکۆ چاکیش کرد دەرێم یەک پرسیارم هەیە ئەتلۆ دوو کراس لە سەیەک لە بەکردی ئەلبابەت تۆ قەچێ بەسەرەوە ئەوە ئەگەر ئەمەیان چڵکن و حەزر لە بەرمە ڕژر دەی هەی سلام علیکم ناچۆ هاتیتەوە برامۆرە سەریکە بسم الله الرحمن الرحیم ئەرێوە دایکمە هەی قابلە باوکم بێ نەجۆ چەند ساڵە چاوەڕێم کردی هاتیەوە هاو نەجۆ چێ من نەجۆ نیمە من عمۆ بە قوربانم بڵێ نەجۆم ئاقڵانی کەرانی چی دێ بۆ دەکەی عموو نەجۆ نیمە ئەیاوار براکەم بە قوربانت بم کاکە گیان نەجۆ برامانە چەند ساڵە لە ئەوروپای ناتۆ دایکم بە تاسەی ئەوە لە جیا کەوتووە یەک مانگە هەناسەی نێ نتخینیە دکتۆر ئیزنی دابوو ئەوەی سەر لە بۆنی ئەوە هاتوۆتەوە سەر پێ هەچی ئەڵێ لێ دنیای بۆ دەکەین بەس بڵێ نەجۆمە مەڵێ عەبوومە ڕۆڵە نەجۆ ئەی چۆنە مناڵەکانی نەهێناوەتەوە من داری چێ من تازە عاشق بوویمە جنم هینایە حەزی لە کەلەیە دەفەرمو دایک جان فەرمو دایک دەفەرمو دەفەرمو وەرە دایک دانیشە دایک فەرمو نەجۆی برام نەجۆ ڕۆڵە گیان یاخوا بە خێر بێتەوە ئەوە ڕۆڵە بۆ ڕەش بۆی هەی بە قورعان پرا من سێ ساعتە لە بە ئەو ڕۆژە گرمەیمە ئێ کوردستانیش ئاگر دەباری بە خۆت ئەڵمانیا زۆر گەرمە و لای جنوبەکەی ئاها دەڕۆڵە باسی تۆزی ئەمانیان بۆ بکە بلا ئەمانیای چە من وا لە ناو سلەیمانی بزر دەبم ئەمانیا زۆر خۆشە پلا ئەرێ وەڵڵە ئەمانەی زۆرە ئەرێ وەڵڵە ئەڵێم ڕۆڵە لەوێ مەعاشتان هەیە عادی کونیە هەتا بخۆیان ڕادەکە دەدەنە بێگانەش کورە کاکە چاوەکەم کورە یارمەتیم نە قوربانتان دەبم با بڕۆمە من دەزانیت ئەمن کاکە ئەوە شەوم بەسەدا ئەوە دەمێ بلۆ ئەو کەسەی بچمەوی خۆشم دەوێت بە قورعان نەیگەمێ بە مێردی دەدەن بە مێردی دەدەن بە مێرد ساڵەوە خۆش دەوێت قوربانتان دەبم